دوای ئەوەی کە وزارەتی ناوخۆ لیستێکی ناوی بڵاو کردەوە بۆ ئەو کەسانی کە لە مەرزەکانەوە گەڕان و هەرێمی کوردستان و پشکنینیان بۆ نەکراوە بۆیە باوکاری هێز ئەمنیەکان و ئیداری شارەکە ئەو کەسانی ئاگدار کران و پشکنین بۆ سەررجەمیان کرا کە ڕێژیان 120 کەس بووە خۆشببختانە نەتیجەی هەرامویان دەرکەوتکەوە هیچ حاڵەتێکی گومان لێکراوێن تیادا نییە تەنها دوو حاڵەتیان جێ گومان بوو و سەمپڵمان نرد بۆ سلێمانی خۆشببختانە دەرکەوت کە ئەوانیش هیچ کێشەیەکیان نییە. هەستین بەکردنەوەی مەڵبەندی تەندروستی ئاسوودەکە ئێستا خۆتان دەبینن لە 61 کارمەند پێک هاتووە 18 دکتۆر بە شێوەی ئۆنکۆڵ تایە کار دەکەن بەڕێزان تا ئێستاکە ئێمە 13 کەیسمان داخل کردووە بۆ ئەم نەخۆشخانە لەم 13 کەسە 12 پشکنینی تاوامان بۆی کردووەکو چێس ئێکسڕەی وەکو CBC و سامپڵەکانیشان ماردووە بۆ سلێمانی خۆشببختانە دەرکەوت کە هیچ کام لەمانە هەڵگری ڤایرۆسەکە نین تەنها یەک حاڵەتمان ماوە ئەو حاڵەتەش چاوەڕوانی سەمپڵمان ناردووە چاوەڕۆمانە نەتیجەکەیمان بەدەستکەوێت